لەسەر تەرخانەکردنی بودجە بۆ پرۆژەکە کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەی شەقامی 100 مەتری بە نووسراوێک بڕیاری ڕاگررتنی کارکردنی لە پرۆژەکەدا. چەند کاتژمێرێک دوای بڕیارەکە سەرۆکاتی شارەوانی سلێمانی لە ڕوونکردنەوەیەکدا چارەسەرکردنی کێشەی پرۆژەکەی ڕاگەیاند. بەڵام ئەو کێشەی بەڕێوەبەری پرۆژەی شەقامی 100 مەتریش لە شارەوانی سلێمانی دەڵێت نووسراوی کۆمپانیاکە هیچ بایەخێکی یاسایی نییە، چونکە تەنها لە سۆشیال میدیا بڵاوکراوەتەوە ئاڕاستەی شارەوانی نەکراوە. ئەو گرفتەشەی دروست بووە بەهۆی نەبوونی پارەی نەختینەیی بووە لە بانکەکانی سلێمانی. ڕاستی بێ ئەو نووسراوە قانونیان هیچ قیمەتێکی لای منە، چونکە نووسراوێکی داخلی و تەنها دزەی کردو بە سۆشیال میدیاکان. بەڵام ئەو کێشەی کە ڕاشمانگیانەوەلەوە پێشاکە لە پرۆژەکەدا هەیە نەبوونی سیولەی نەقدیە ئەو نەختینەیە لە بانکەکانی شاری سلێمانیدا کە ماوەیەکە حتا موچەخۆرانیش پێوەی دەناڵێن و موچەکانیش دواکەوێ بەهۆی ئەوەوە. ئێمە وەک وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لەبەرەوەی ئەم پرۆژەیە زۆر گەورەیە پێویستە ساڵانە بودجەی بۆ تەرخان بکرێ. بۆ ئەم ساڵی 2022 100 ملیاری بۆ تەخسیس کراوە. ئێمەش وەکو شارەوانی سلێمانی سەرپەرشتیمان کردووە، پێشینەشمان لە کاتی خۆیدا پێداوە. بەڵام ئەم پێشینانە پێویستە کە ئەچێتە سەر حسابی کۆمپانیا لە بانک بتوانێت وەکو کاش خەرجی بکە، چونکە ئەکی دەویست پارەی سەرکردەوە بۆی بچێتەوە جێگای ماوەیەکە لەوەتی ئەو قەیرانە کە هەڵیا و کێشە دروست بە شاری سلێمانی ئەویش نەیتوانیوە هیچ بڕەپارەیەک وەربگرێ. ئەوەش یەکێکە لە کێشەکانی. بەڵام ئێمە بە نووسراوی فەرمی هیچ نووسراوێکمان پێ نەگەیشتووە کە کۆمپانیای قەیوان دەیەوێ پرۆژەکە ڕابگرێ. ڕاستە گلەی هەبووە، ڕاستە گلەی هەبوو بۆ کە سیولەی نەقدی نییە، هیچ شتێکی تر نەبووە. ئێمەش دوێنێ لە سۆشیال میدیاکانەوە بەڕاستی پێمانزانی کۆمپانیای جێبەجەکاری پرۆژەکە بە پەیامی ڕاگەیاند ئەوان دەست دەکەنەوە بەکارکردن لە پرۆژەکە، بەڵام مەرجیان بۆ حکومەت ئەوەیە تا یەکی مانگی داهاتوو بودجەی پێویستیان پێ بدرێت. بە پێچەوانەوە لەم بەروارە بەدواوە کارەکان لە پرۆژەکە دەوەستێنن. بەرپرسی لیژنەی پرۆژە و پلان لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دەڵێت سلێمانی بۆتە قوربانی و ململانەی سیاسی لە نێوان پارتی و یەکێتی و زیاتر لە 400 پرۆژە لە دوای 2014ەوە لەم پارێزگایە ڕاگیراون. شەقامی 100 مەتریش یەکێکە لەوان. پرۆژەی شەقامی 100 مەتریش یەکێکە لەو پرۆژە قوربانیانەی کە لە نێوان هەولێر و پارێزگای سلێمانیدا بۆتە قوربانی جێبەجێ ناکرێت. هەر ڕۆژێک بیانوێکی لێ بگرن لە کۆتا هەوڵی ئەم حکوومەت هەم لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی ئەوەتانێ وەکو پێویست بوجە بۆم پرۆژەیە دابین ناکەن کە لە 140 پرۆژەکە تەواو بووە، بەڵام بەهۆی خرجنەکردنی شایستە داراییەکانیانەوە ناتوانرێت پرۆژەکە لە کاتی خۆیدا جەبەجێ بکرێت، چونکە توانای جەبەجێکردن و کارکردنیان نیە لەناو پرۆژەکەدا. بۆیە ئەم دۆخە بەڕاستی دۆخێکی نەخوازراوە، خواستی هیچ کەسێک نییە لەسەر ئەوەی کە ئەم دۆخی سلێمانیە بۆ شێوای لێبێت. تەنها هۆکاریش وەکووتم ئەو ململانە سیاسی ناشەریفەیە کە لە نێوان هەردوو حیزبی دەسەڵاتدارە لە نێوانیاندا ڕووەدات. 140 شەقامی 100 مەتری کۆتایی هاتووە. ماوەی پرۆژەکە زیاتر لە 1000 ڕۆژە و 125 پارەی پرۆژەکە بۆ کۆمپانیاکە خەرج کراوە. پێشتر بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش ڕایانگەیاند بوو. بەشێکی زۆری ئەو گرفتانە بەهۆی جێبەجێ نەکردنی پرۆژەی لە مەرکەزیەتی سلێمانیەوەیە کە یەکێتی زۆر جار وەکو فشار بەکاری دەهێنێت و دواتر بێدەنگی لێ دەکات. ئێستاش جێگیری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پرۆژەکەی بردوێتەوە ماڵی خۆیان لە کاتێکدا دەبوو لە ئەنجومەنی وەزیران بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.